چۆن سعی بۆ تاقیکردنەوەی بیستەکە بکەم. سەرەتا ئەم ڤیدیۆ تەنها بۆ پۆلی 12 نیە، چونکە ڤیدیۆمان پێشتر زۆر بۆ کردوون، بەڵکو هەموو قۆناغێک ئەتوانێت سوود لەم ڤیدیۆ ببینێت. ئێستاش بانی تاقیکردنەوەی بیستەکەم هەیە، چۆن سعی بۆ تاقیکردنەوەی بیستەکە بکەم. ئایا سەرەتا سعی بۆ وانەکانی ڕۆژانە بکەم یانیش سەرەتا سعی لە تاقیکردنەوەی بیستەکەیە بکەم. باشتر وایە سەرەتا سعی لە تاقیکردنەوەی بیستەکەیە بکەی، پاشان ئەگەر بێتەوە تەواو بووی زوو لە سعیکردنی تاقیکردنەوەی بیستەکەت، ئەو کاتە بچی بۆ سعیکردنی ڕۆژانە، واتە ئەو وانانەی کە بەیانی هەتا لە پاش تاقیکردنەوەی بیستەکە. سەرەتا چیەکەین؟ سەرەتا پلانێکی ڕۆژانەی زۆر باش دائەنین بۆ ڕۆژەکەمان بزانین کە لەو ڕۆژە چ شتێک هەیە کە ئەنجامی بین. ئیتر سعیکردن بێ یانیش هەر کارێکی تایبەتی خۆت بێ. لە پاشەوەی کە خشتەکەمان داناوزانیمان لە ڕۆژەکە چی ئەکەین و کەی سعی ئەکەین و کەی تەواو ئەبین، پاشان دەستەکەین بەچی دەستەکەین با سێکردنی ئەو کتێبەی کە بۆ بەیانی داخڵە و تاقیکردنەوەی بیستەکەمان هەیەتیایە، بۆی کە بزانین چەند لاپەڕە داخڵە و چەند بەش داخڵە، تا حسابێکی وردی خۆمان بکەین ئاخۆ تا شەو فرێ ئەکەوین یان نا. گریمان لە لاپەڕەیەکەمەوە هەتا لاپەڕە 70 داخڵە، باشە؟ کەواتە چەند بەشەکە 4 بەشی ڕێک داخڵە. من ئەبێ بە شێوازی سعیکەم کە هەتا شەو فرێ ئەم 4 بەشە بکەم بۆ سعیکردن. سەرەتا چیەکەم؟ سعی لەوانی ئاسانە بکەم یان قورسەکان، یان بە تەسەسول بڕۆم بەڕای ئەوە کامیان؟ باشترین شت چییە؟ باشترین شت ئەوەیە کە سعی لە چ شتێکا نەکردووە پێشتر یا لەسەر کەڵەکە بووە یان بەشەکە زۆر بەلاو قورسە سەرەتا ئەو بەشە تەواو بکە. بۆچی؟ چونکە ئەگەر بێت و گریمان شەو هات و تۆ هێشتا سعیەکی زۆر ما بۆ تەواوی بکەی، لانی کەم خەیاڵە لای ئەوە نەبێت کە بڵێ من بەشە قورسەکانم ماوە فریا ناکەوم، ئەو کاتە ئەتوانی بانی زوو هەستی لە خەو تەنها بەشە ئاسانەکان تەمێنە بۆ سعیکردن. بۆیە من سەرەتا سعی لە بەندی سێ هەما ئەکەم. بۆچی؟ چونکە هەم پەیوەندی بە بەشی دوو هەمۆنیە، هەم قورسترە و هەم لەسەر شمکەڵەکە بۆ ڕۆژانە سعیمتیانە کردووە. بۆی سەرەتا هەوڵەیەم بەشی سێهەم لە کۆڵ خۆم کەمەوە. پاشان چیەکەم؟ هەر شتێک وەڵامی پرسیاری چی، چۆن، بۆچیایەوە زۆر گرنگە و ڕەنگە بێتەوە لە تاقیکردنەوەیە، بۆیە ئەوانە ناپەڕێنم. هەرچیە خاڵ بوو یانیش ڕێزبەندی بوو یانیش هۆکار بوو یانیش پێناسە بوو زۆر گرنگە و نایپەڕێنم. هەرچیەک وێنە و هەڵکاریتیا بوو زۆر بە جوانی بەوەردی سعیتیاکەم. ئەگەریش لە وێنی ناو کتێبەکە تێنەگەیشتن زۆر ئاساییە لە یوتیوبە بە ئینگلیزی ئینوسم و ڤیدیۆیەکم بۆ ئەهێنێت، چونکە سێکردنی ڤیدیۆ هەم خۆشترە هەم ئاسانترە بۆ تێگەیشتن. ئەگەر لە کۆتایی هەر بەشێکا پوختێتیا بوو دووبارە پێداچوونی پیا ئەەکەم، ئەگەر پوختێتیانە بوو خۆم پوختەیەک بە شێوەیەکی خێرا بە 5 دقە دروستی ئەەکەم بۆ ئەو بەشە بۆ ئەوەی بۆ بەیانی زوو پێداچوونی پیا بکەم. پاشان ئەگەر دەستم کە و پرسیارەکانی ساڵەکانی پێشووتر ئێهێن و شیکاری ئەەکەم، ئەگەر دەستی شم نەکەوت ئاساییە. هەرچی تێنەگەیشتم بە قەڵەم وەرەقە دووبارە شیکاری ئەەکەمەوە، نەک تەنها بە چاو. ئەگەریش هێشتا جوان تێنەگەیشتون ئەتوان لە یوتیوب بینەری ئەم ڤیدیۆمان بن.